سڵاو جێگرە خۆشەویستەکانی بەرنامەی زمانێمە ڕێز و خۆشەویستی عەزەدین زەشیزادە لە ستۆدیۆ و لە کۆنتڕۆڵیش هی کاگلێر سەلیم بۆ ئێوە ئازیزانم لە سۆسیال میدیا بۆ ئێوەش بە هەمان شێوە ڕێز و خۆشەویستی ئەڵلقەیەکی دیکەی زمانێمە بۆ تاوتوێکردنی فەرهەنگی ئاژەڵداری کۆیکردوینەتەوە ئەمجارە لە خزمەت میوانێکی بە ئەزمموی نێوژیانی کوردەواری و ئاژەڵداری قسە لەسەر ئەو بابەتە دەکەین. کاک محەممەد قەراجی میوانمانە لە نێو ئەو دۆخی بەخێوکردنی ئاژەڵ و ژیانی گوندە زۆری تەمەن گوزەراندووە بۆیە پێمان خۆش بوو لەگەڵ ئەزمموی ئەودا ئەو فەرهەنگی ئاژەڵداریە تاوتوێ بکەین و شی بکەینەوە. مام محەممەد بەخێر بی چاوەکەمی کە عەزەدین ئەمە هەموو بەخێربێن لەو ڕادیۆ 24 بڵێ مام محەممەد یان کاک محەممەد بەکەیفی خۆت ینی ناترسێم لەمانە ناترسێم. زۆر باشە. کاک محەممەد ئەرچی ئاژەڵداری قورسە ئەمە باسی ئاژەڵی ڕەشۆک و مەڕی دەکەین بزن و ڕەشان سپیان بڵێ هەردووچی هەرمێگەلی پێدەگوتون یا بە تێکەڵیش بە خێوکرایە زۆر کەس هەیە مەڕ و بزنی پێکەوە زۆری تێکەڵە بزن لەبەرەوەی بە قۆچە زۆر مەڕی بە قۆچ زۆر دەگمەنە کەمە غەدر لەوەی ناکە ناڵێن حیوانی بە قۆچ لە حیوانی بێ قۆچ دەدا قۆچ یعنی شاخوانیا بەرێوەڵە ئەکدن ئەمن بەخۆم دیتن گوندەکەی مەیان دەدیەکە ئێمە بزنەکە بە عیمی شاخی ئەو حەقیت بوو ساحی بزنەکە فرۆشتیان گوتیان ئەو لە تەنگەی مەریەدا زۆر زامەڕی عیبدار دەکات لەسەر کاوژی دڕینی چونکە مادەم تیژ بی ئەوجا بزنیش هەبووە دانەدان ئەوە قلقلا بێ قۆز دەرەچوو پیانە گوتن چ پیانەوە کۆریس بزنی بێ قۆز پێگۆرە کۆریس یان پێرێن کۆچ لە هەندێک منتەقان پێی دەڵێن کۆچ هەندەش پێڵێن کۆریس ئێمە وەکو کۆریس با دەستنیشانی کەم قەراج کەندێناوە هەتا دەگاتە هەودێرێ دەشتی هەودێ کۆریس بەناوبانگە کۆریس یعنی بێ قۆچ بزنی بێ قۆچ بەمەڕی ناڵێن کۆریس کەمەر لە بنچینەدا زۆربەی بێ قۆچ مەری عەرەبی زۆری شاخدارە هەیش بەڵام شاخەکەی زۆر گچکەتە بزنی دەبی خوارد دەبتەوە هی مەڕی بە سە گوێی دادە سوڕێ ڕاز دەکە زۆر باشە. بێت چووی بزن و مەڕی پێی دەگوترێ بەرخ و کار ئەجە لەوەی وە باناوەکانیان بزانین زارێت چی پێ دەگوترێ بە قۆناغکە گەورە دەبی و مرۆڤ لە منداڵی کە لەداکەبی ساوایە و دوایە کۆناغ کچە و دوایە دەبتا مێر منداڵ و دوایی دەبتا بەو شێوەیە هی بزنی کۆ و هی مەڕی چۆنن با لە پێشدا وەشی ئەو دیگوتی لە پێشدا باسی بزن بکەین. بڵێ بزن ئەی بنەبێ کە دەزا ئەوەی دەی دەبوو پێیانەوە کار بڵێ ئەو کارە هەتا 5-6 مانکەدا دەگەیشتەوە هاوینێ ساری ئایندا چ وەختێک دەزێ بزن پاشی مەڕی تۆز کەمێک پاشی مەڕی دەزێ تقریبەن لە دەوری مانژیەک و لەو بابەتە بەرام مەڕ بە زۆری لە مانژی 11 دەزێ بزن مانگێک تقریبەن تا مانجی چەند مەڕە مانژی کۆتایی 11 هەتا 12 دەزێ یعنی لە مانجی 6 و 7 ئێستا لە منتیقەیمە لەو لایەنە کاک عەزەدین بە ژێرەی گەرمی 5 مانگ پێشتر 5 مانگ مەڕ و بزن 5 مانگ عیبنەبی بێسوەکەی دەستژی دەگری 5 مانگ ئاخر پێشی ئێستا مەسەن بۆ نمونە وڵاغ کە پێڵێن لە کەرە یان دەڵێن لە تەرەبە کە ئامادەی حاڵەتە جنسیەکەیە ئاژەڵی ئەوە چی پێ دەڵێن ئەو قۆناغە کە دوای 5 مانج ئەو لە مەملەکەتی مۆشی کابرای گوتی پێی دەێن بزن تەگەی گردیان بە تەگە هات بەتەگە مەڕەکەی پێ دێنێ بە بەران هات بەرانی کرد ئەوجا باسی و بێ سوو برێن ئەوەی دەی دەبی باسی ئەوەت کرد بچینە سەر بابەتە بزن ئەکە دەزا پێیان دەگوت کار ئەو کارە تا 5-6 مانگ دەگەیەوە هاوینێ ساری ئایندا دەبووە جیسک پێڵەن زۆر جارە جیسکە ئەو کارە بە 6 مانجی تەگەی دەگرت دەزا
ئەو قسە دێتە قسە ئێستا کاک عەزەدین لە کوردەواری ژنەشی نابووتەوە کەبی دەرێن جوسکەزایە جیسك عمري قلت كي هيوين يبزي بلام ديتا ترابو ديتا تقو ما خدري جيسكزيه يعني يعني لعمري خوي قلت كترزايا وبي بوكايتو بله او لباش يعني دبتا او ميكي دبتا شوشتير لعمري تسندي 2 سال كدبت 2 سال كوتاي ساليه كم جيسكا كدبت 2 سال شتيره دبيت تشتير زار السيم بلام نيركي دبيت تسال دغيني سيم سال بيدي قوتي بربوارد واتا دو كار بربوارد نيركي كارنير لعمري تشتري زارك دزي يا كم زار دزي حق خوي برامز بيم قوتي جيسك زار زود دزي او ذا كات دواي زاني كم تماني لا تشتري كيتيتا بري نبوي تبزني توا دارين بربوارد يعني بري كمي قناغي بري كمي بوارد تيبرا بري دوم يعني تيبرا بواردي يعني تيبرا نيركاشي كارنير جيسكانير ساري عينده كور يعني هاوزاي تشتري كورة بلام او نيرة او مية يعني بين سر برواردك او بيدي قلت خرت نيرك بيدي كورك دبت خرت يعني لكوري قولتها بله صار قولتها خرت هذا خرت لا بلوريش عندك بكاردي لا علي شو وضع قاز او انا بكاردي خرت يعني لا تمنى شيء كامر بويا مرش عند مرش ده يا لا مرش خوي براسي اسيكي خرد لبراني دي برانبر براني سمان هي الرشاني انا يبين كور معناها الى داي كوري دبتا خرتا برانبري خرتا برانكي برام لبرام لا مري بابلي ايوي تسونا برخه مر ميكي برخمي ساري عند دبتا كاورمي ساتوي كدبتا بردير وشتير برانبر يق عمري دبتا بردير زادو ساري عند بيدي قوتي اي بربوارد او دو برخو سي برخو باشي دبي تمر دبتا خوي سرمري بيدالين سرمر كاك عزدين كابرا مري زور بها مره كاب زور وكو بيوش خزمن نكريا مر باجنا ولا بيانز برخي زياتر بروا شو بيتقدم انه بيقري فلما كابرا مر كم اگر نير بي برخك برخه نير برخه دو هذا برخه نير كاور نير شك خرت سربران ادي تاغاتيا عين كوره بيدي تاغا انا عندنا ناوسان بيدري نيري ابرام لما تخيم نيري دكاتي كو عيب نبي لو بيش عيواني بكار دينا خوي نيري قناغي تاغو كوري تيبرانديا نيري لما تخي خوان باز دقم لازم لزيت او نيري لو بيش مغربو بيش زنقول كاندم لي او براي شيشبو يا بيشنغو او بده قلت نيري برام لما تخي فيلم كركوكو سليماني او انا لجاتي تجي ايما نياندرين صابرين ياندرين نيري جوانا زور باشا اجل داركان زور بيزار كوتسرم بله كمي وابو زيجير بن چونکە لەبەر کەمی داهاتوو ئالیچی لە بۆ دابینکردنی خۆراکی ئاژەڵەکان گەرمیان و کوێستانیان کردینە چ وەختێک چوونە کوێستان چ وەختێک لە گەرمیان دوو فەسڵ دەچن دوو وەرز بەڵێ وەرزەکیان بەهارێ بدایەتی بەهارێ تقریبا دەتوانم برێم لە 20 تا 20 مانگی دوو دەچوونە هەواری ئەو زێکە دەچوونە هەوارەکەی هەواریان لێ هەردەدا دەیانگۆ مارەی فلانی چوونە بنەگەی هەردەدا ئەوە دەچوون چەند ڕەشمان ڕێ دەکەن ڕەشمانەکان دەیانگو هۆ بە ڕەشمانیان کە ڕەشمانی مارەی فلانی لەوێندە هەریدا مشینیان لە مانگی دوو هۆبی فلان تیرە یان هۆبێ ماڵی فلانی زۆمیان پێ زۆم بە شێوەزاری کرمانجی سەرەیە ژوور و بەرامەتەکەی ئێمە بە زۆری کا عزەدی پێ دەگوترێ هۆبە بە کۆی دەگوترێ هۆبە زۆر باشە مام محەممەد ئاژەڵداری
لۆ بەروو بوومیە بەڵێ سێ بەرامی هەیە ئاژەڵ بەخێوکردن یەکیان خوری و مووەکەیتی ئەوی دیکە سپاییە بەرەمی شیریەکەیە ئەوی دیکە گۆشەکەیتی ئەوەی کە دەبیتن بڵێ بێچوەکەیە کە پێڵێن کار و بەرخ و ئەوە زۆر باشە ئەجا ئەوەم لۆ باسکە ئەو بەرهەمەک و ئەو بەرهەمە دەستێ لە هەندە جیان بامێ دەوروبەری هەولێر سەروی هەولێرێ بە زۆری ماستەکە مەرەخەکە دەدۆشرا دەکرا ماست پێشی بگەینە ماستی کە بزنەکەیان مەڕەکە دەزێ لە دووسێ ڕۆژی یەکەمی نابیتە ماست ئەوە زەدین ئەوەی دەکرێت بابرێنە سەرەتا دەزێ ئەو یەک دوو ڕۆژێت و باسی دەکەیت شیرەکەی پەیتە زەردیشە پێی دەرێن فرۆ یان ژەک فرۆ ئەوە ئەو زارە پاش شوێنێ ئەگەر بەرخە خواردی دەبیتە شیرێکی احتیادیتەوە ئەوجا ئەو ژەکە ئەو فرۆیە خۆراکی بێتوەکەی کارەکەیە بەڵام زاروێ لی زیادە خەڵک دەیدۆشی دەڵێ با خەسار نەبی یان گوانی بزنەکەیان مەڕەکەی ئەزیەتی نەخواتن لە ساگری کەمەک دەیکڵێنی دەبیتە ئەو فرۆی کە زۆر زار خۆی فرۆ شێوەی لۆرچی هەیە بەڵام چاورتر و زەر زۆر باشە بەس خۆشیشە زۆر بەتام بڵێ پاشی ئەوجە ماست دروست دەکرێت ئەوجا بابەتەکەم تاوا نەکەێت منتیقەی هەولێر پێم وایە دەتوان برێم لە ڕێی کەس نەزانی لۆ ڕێی مووسێ ئەو پشتەوە بە زۆری نانە پەنیریان ناکرێت بەرام بە زۆری دەکرا ماست بە ماسی بە حازری دەگەیشتە هەولێرێ بەرام منتیقەی مەقەراز کە نێناوە بەر هەولێر زۆری دەکرا ماست دەکرا پەنیر دەکرا پەنیرەکە پەنیرەکە دەکرا هەموو دەگوشرا بەخۆ دەزن لە شوسەی ئاوەکەشی دەکرا لۆر ئێستا و لۆرە شیرۆ لە بازاری هیمەری ئەسلی بێنەوە هەزاریە بەدە هەزاریە ڕاستە هێوێنی ئەو پەنیرەی چی پێدەگوترێ هەوێنی ئەو پەنیرە وەڵا کاگە ئەزەدێن لە کاتی خۆی لە شیشی حیوانی و لە تۆ گندۆرە و لەو شتانە ژن نیانکردەوە دوسۆ ڕۆژ دەماوە دەبوو هەوێنی پەنیری بەس ئەمە زۆر باشم دەبینیان بەزەزانم لە شیرێک بوو وابزانام تۆ گندۆرە بوو دە بابەتانە دوسێ شتان دێک دەدا دەبوو هەوێنی پەنیری ئەجا شیری کە دەکرێتە پەنیر نابی زۆر بکوڵێ وەنیا باش ببینەوە شیرەکە کورانەکەی بەقەدەر بابنێن ماستی نیە ئەوزە چی پێ دەگۆدرێت پێش ئەوەی بنێن ناو زاغەکەی بێژەوەی پاڵێ پێی دەرێن دەرەما عینە دەرەمەیە ینی لە دەستت کەمەک دەجوێ ینی زۆر شلە زۆر زۆر شن نییە بەنامۆ سپینە هێرکەیە بەز هێرکەی پێشەوەی تەواو بکوێ دەرەمەیە ناویشی دەرەمەیە ناویشی دەرە ئەو زۆر پێشەوەی بابرێن زاغەکەی بیان تورەکەی بگرێت پێشی دەپاڵێنەکەی بکەن بیپاڵێەوە بیکوشن ئەوە دەرەمە پێ دەگوترێ ئەو جە پەنیرەکەیان کوشی پەنیری دادەنێن ئەوە پەنیرە پەنیر ئەو سەرکە پتەوەیە کە چەورایی شیرە ئاوەکەی کە دەمینێتەوە ئاوەکە وەچی ئەو لای گوتی وشی عرزم کردی ئاوەکە دیسان دووبارە گەرمی گەرمی دەکەن لەسەر ئاگرێک دەکورێنەوە ژن کابانی ماری ئەوها بە کەوژیری سەرەکەی دەگری ئەو سەرە ئەو دەتە لۆر لە هەندە منی شتێک دەمەی وەسەر دەکەویت ئەوە لۆرچی لێ دەیپارەی وەندای دێنێن ئەو زە ئەسوورکە بەرە زۆر زۆر خۆشەکان ئێستا لە بازاری ئەگەر هی ئەسلی هەبێ هەیە بەڵام ئەسلی نیە دەناوەڵی ئەوەندە خۆشە ئەو زارێ ئەو لۆرە بەقوتە سەورە زاری دووەمیش دەکورێنەوە بەرام بەران زواری دووەم وشی یەکەم نییە ئەوەی یەکەمیش زۆر چاور نیە چونکە پەنیرەکە هەموو چاوریە لێ جیرە بەس بەقوتە بەقوتە ڕاستەکەی ئەوە لۆر چشمان دروست لۆرێک لە ئاوی پاشماوەی پەنیری دروست دەکرێت زۆر چاور نییە لە بۆ سەحەت ئینسانی زۆر باشە ئەوانەی کات چاوریان کەمەک زیادی بەڵام مەیرە و ژاژی و ئەوانە کو دروست دەکرێت بە قورئان مەیرە چییە ژاژی چییە مەیرە نازان بەزە لە منتیقەیمە نەدەکرا بەڵام دەزام ژاژی پەنیرە و شێ دەکرێت دۆ دەیگرین هور توردی دەکەن لەگەڵ ژیای تێکەری دەکەن دەبتە ژاژی ژاو زۆر شارەزایم لەوەی بەز شتێکی هەیە ماستیش ئەوە ماستە هیچ بەروو بوومەشی بەرەماتەوە بەڵام دیسان بەرهەمیدی لێ دروست دەکرێت
کەشک و ئەوە با ئەوەش خزمەتەکەم باش من پێدێنێ ئەو ماسا لە کاتی خۆی دای هەنجان ئەو شتانە دروست دەکرێت بەرام لە مەشکیان دەکرد ئەگەر لە مەشکەی دەکرا دەهەژا مەشکەش کاک عێزەدین با تۆزە وەشکا بێتەوە سوحیکەین مەشکە لە زۆری قەبارە سێنەوەمانە بوو ئەجزار لە مەشکەی گەڕ دەسمە سەر مەشکەش چونکە دەبی لە گرواندنی حیوانی ڕاپێدابین لە مەشکەی دەکرا ئەو ماسەڵێ لە مەشکەی دەکرا دەهەژا کەریان لێ دەگە دواتە بۆ ڕۆن ئاوەکە لە شێوەی ماستایی بەز ڕۆنتر بوو چەور نییە ناچەورێ ئەوەچیان دەکرد ئەوانە پێیان دەگۆ تازیە تورەگەش گەوریان بە هەوا دەکرد پڕیان ئەو دوێ دەکرد ئەو دوێ وردە دەستکاوە پەیت دەبەوە ئەگە پەیت دەبوو دەکرا کەشک دەکرا داندۆک دەکرا ئەو بابەتەنە جوانە مەشکە کو دروستەکرێ ئەمە ئاژەڵی کە دەکوژیەوە بڵێت چ مەڕبی چ بزنبی بە زۆری مەشکە لە ڕەشانیە لە ڕەشانی نێرەکەی پیستی مەڕی ناسکە لەبەرەوە دوونکە لێکرێتەوە ڕاستە ئەوە کە ئەزدین بە زەفت و بە پەرکەهنار و ئەو شتێ دایانگروان هەتا با برێن دەغۆشیان دەکرد خاران گروان نەکەنا گرواندن دەگە کەورکردنێ جوایزە ئەوزە خۆش دەکرا پیستەکە خۆش دەکرا بەخۆی دەبی ئەو پیستە کە حیوانەکەی دەکوژیەوە ئەگرواندنەکە حیوانەکەیان دەکرد حیوانەکە ئەگە کەوریکە ئەوە پیستەکەی دەدڕێنی لە بنزجیرا بەس ئەگە بتەوێ مەشکەی دروستکەی دەبی بیگروێنی نابی پیستەکەیان گروان و ئەو پیاوەی سەرێ برشە هەموو ژنیش دەکەن بە ژن بێخوات و بەدەستی عیبێ ناو کەورەکەی وەردەدا هەتا ئاخری حیوانەکەی تەواو لە پیستە کردەوە ئەوزە لاقی بزنەکەیان دەسووران دوو ئەوەی هەیە قاچ پیشتەوەی لە کندرەشانجی دەکرد سەبرۆکە ڕان پیستەکە دێ بۆ لێدا دەمارە ئەوزا ئەو پیستەدانەوەیان خۆش دەکرا و جەوت و نانەمسییان تێ دەکرد یان دەکرا کوندا یان دەکرا مەشکە ئەوجا ئەگەر گچکە با دەکرا کوندەونیە کوندە گچکەترا یان وەڵا کوندەشی گەورە کوندە هەتاژی سکەنێری بوو بەرامی مەشکەی گەورەتری هەبوو سێ قەبارەی هەبوو گۆتت مەشکە مەشکە هیچ سکەنێری هەمان بوو جیسکەنێر ئەوە لۆ بۆ مۆری 50 سەری هەتا نێزی 100 سەری بوو هی کوری کورێنێر با ئەوها نایی ببێن هی کورێنەوەی 250 سەرمەڕی پێیان داژان بەرام ئەوەی مەڕی 600 سەرمەڕ بوو مەشکەشکەمان هە پێیانەوە گاوس لۆ پێیاندەوە گاوس لە پیستی جوانەکەی دروست دەکرا مشکم مەشیگا جۆتی ژاندم لە گۆڕەبۆتی ئەوەی لەسەری بەزەم لەبەر دەهی جوانەکەیان دروست دەکرد بە پێوانەی ئێستا دەتوان برێم تقریبا 200 لتر ئاوی تێدەکرا لەگە ماستەکەی پستی جوانەکە گەورەیە بە دوو ژنان داهێناژ ئەوگە داهێنا شەقەی داهات ڕاستە ئەوە مەشکەی ئاژەڵی گەورەترە پێیان دەگۆ مەشکەی گاوس مەشکەی گاوسی ئیکەی هی جوانە گای بوو هی کورە نێرمانە بوو جوسکە نێرمانە بوو هی مەڕی سپیان لۆ هەمانەی دەبوو هەمانە هەموو بەرام دەبوو مەشکە و کوندەی نەدەبوو زۆر باشە هەر ئەو پیستە کەوڵە بەڵام کەورەشی من دەورە یعنی لێک نەکراوە ئەوە مەسەلەی مەشکەی لێ بووینەوە بەس ئەو پێستەیان جاروە بوو خۆشیان دەکرد و کە کەشیان دادە ماڵی لە بۆ کاتینانکردنێش بەکار هاتیە پێستەکەیان ڕادەگۆ کەور و کاسە کاسەکە هی هەویر تێدا شێلان و ئەنگوتک تێدا دانانە کەورەکەش ئاردی لە سەرڕۆکە لەوەی ئەنگوتکەکەی پێ بە ئاردکەنەوە بە تیرۆژ بوو ئەوە کەورەکە تقریبان کە دەرێک کەور و کاسە هەلەو کەورە هاتیە هاتیە بەنام من لە هەندە ماری فەقیرەوە نەبوو ژنەکە بەنام پیرە کە دەبەر هەربێنەی پێدەێ ڕایان دەخست ئاردەکەی لەسەر یان شتەشی لە بابەتێ ئاردی لەسەر دەکرد ئەنگوشی دەبڕێ و نانی دەکرد بەڵام کەورە کە تو باسیەکەی ڕاستە دەبای حیوانەکە تۆزە گەورەش بی دۆ خاتی ئیسراحەتی لێ بکە باشە مام محەممەد ئەگەر حیوانێک زابە بزنێک مەڕک دەزێ و بێچوەکەی دەبیتێ کارەکەمایە بزنەکەش مردیە عیلاجی چەخۆ دەبی شیری بخوادن ئەوەزدیشی چاک دەبینێ بەوایان نەگوم مێشکە ئەگەر بزنەگەیان مەڕەکە بە دەسەنیان بباناندا بەەوە بۆشی داشی دێباتەوە نا بەنام بە حیوانیکیان دەمژان بەمیان دەمژان ئەو کارە زۆری بەرە داگۆ بەرخەمێشکە
ئەزۆ بەرخە بێشکە بە سەزمانەی بەرانی شنۆ بگرێتە دەسوبنی بەسوێنەی هەندۆ بگرێتە دەسوبنی بەرخە مێشکە یان کارە مێشکە لە هەموو لە 4-5 بزنانیان لە 4-5 مەڕی دیکەیان دەمژاند لەوەی ئەویش تێر یان وەچ ئەوەیە هەر قیچەشی لە کارەکی دی بستین ئەزە چیان بزن شەو بەرامبەری کارەکەی کارەکەی مردی ئەزە ئەوەم لۆ باسکە بزن هەم بەرامبەری کارەکەی مردی ئەگەر بەهاتایە ئەو بزنا لەسەر ئەو کارێ ببانی بەیە لە کاتی خۆی پیاهۆ پیان دەگو بانۆک لەوانە ژێ دێ بووە بانۆک حیوانی دەباناندەوە مەڕ بزن ئەوزا بزن هەبوو کاریش نەدەبانیەوە نێبانیەوە ئەو کاریان دەمژان بەدایانگۆ دەرێ لامێژی پێگەن لامێژی بەو دەمژێنن بەرام مەڕ باشترن مەز زۆر زیاد دەیباناندەوە بزنیش دەبانێتەوە بەس دەبی کاری نەمابی بەخوا بزن تۆزە بەخوا تا لەوە هەتە لە شاخوداقی بزن بەتفەر ئەوجا عملیەی بانانەوەکەی بانۆکەکە ئیشێک لەگە زەی ئاژەڵەکەی دەکا هەستی زان لۆ ئاژەڵەکەی دروست دەکاتەوە ئەو بەرەکەی خێ و چەوری پێدا دەکە هەستەکە ئەوە لە خۆی بووە دەبانێتەوە لەسەر ئەوە بانانش یەکە شەشەیە ناوانەی جوێنێ نەبووی وتیان لە کاتی خۆ شوانەکە بوو ئەو شوانە چی دەکرد مەڕەکەی دەسووران هەتا جێژی دەکرد سەیەشی زۆر ڕەزا قوچیانە بوو دە شێوەی گورژی بوو گوتی بەرخەکەی فرادا پێش مەڕەکەی سەیەکەی دێنا پێش گوتی مەڕەکە بە زمانی ترسی سەیەکە ڕاست بەرخەی دەمانەوە دەیبانیەوە لەسەر بەرخەی ڕاست ئەوەشی ترسەیە باسی بەروبوومی شیریمان کرد باسی کار و بەرخیشمان کرد ئەو جەم مووەکەی خوری و مووی هەیە پێستیشی پیستەکەشمان کەمە باس کرد ئێستا خوری و مووەکەمە ئەوزا بە ئەمە لە پێشداهی بزنان باسکەن بزن ساری یەکەم نا بەرخ ساری یەکەم دەبرێتەوە پاش چەند مانگی چووکە کە دەبی هێشتا تووچی تقریبا 6 مانگ پێ 6 مانگ 5 نەبوویتە کاوەڕ هێشتا دەبڕێتەوە ئەوەی لی دەکرێتەوە لە قەلبی دەکرێتەوە پێی دەگوترێت لووە ئەو لوایە پێشان دەکرا لبات دەکرا قاپوو دەمەتەکەمە پیان دەگۆ لەو لای وابزان کەپانێکیان پێ دەگۆ دەکرا ئەو شتانە هی بەرخی هیمەڕی نابوو بەرام مەڕەکە دەبراوە پێی دەگوترا خوری ئەو خوریە دەکرا وەژی ناومارێوەشی مافور بەڕا زۆر شتکە ئەو خوریە لە گەمووی پێکەوە ئەوەی لێ دروست دەکرات چونکە دەبی ڕیسەکەش دروست بکرێ لە ئەوەی بەخوا هی مافور و هی بەڕێی بزنێک نادا بەس دەبەت جوار و لە خەروار و ئەوانە خرار هەیە بزنێ بەتەنێ بوو خرار تەختە ڕەشمان هی بزرار لۆ چ بەکاردا زۆر بەزگەتر بە جواری تۆزە کەسکەتر بوو گوریسیشی لێ دروست دەکاو گوری ئەوانە زیاتر احتیمال دەکرا لەسەر هی مەڕی تێکەر دەکرا بە زیاتر لەسەری مەڕی جوانە ئەدی تەنگە و تەنگەی کە وڵاغی پێتەنگادەی کورتانی پێقەیمەکەی ئەوەش هەر لە مووی دروست نەدەکرا ئەو زەوانە پارو بنزیان پێ پارو بنزەکە ناوە لە پارچەش کورد بوو کارزانێ پارۆکەرەوە لاداهێناوە لە تەنیشتی خرفە قەیمی دەکرد ئەیمنێ بنزگی ئەوە بوو پارۆکەش دەکەتە بنێن دواوێ وراقی بەڵێ خۆ دەبی ئەو بەرخ و کارەکە بووە وەختە لەگەڵ مێگەلی بستە چایکە خۆی گرت و لاقی قەیم بوون و ئەوە بووە نابێت لە ماڵێ مێگەلی بەرخ و کاری جیابی لەگە مێگەلی حیوانی ئەوە لە چ تەمەنێکی تێکەڵ دەکرێت لەوەی نەی مژی چی لێ دەکەن وەچی پێ برێن ئەو مەڕەدا ئەو بزنە دەزا لە کاتی داخلی بەهارێ دەمونە دەبوو دەبێریان دەدا ئەو بەرخە و کارە زیاد دەکرا لە داشی وەشی مەڕەکە دۆشرا ئەوجاکردنەوە پێ گوترا هاوێرکردن تێبەردان و هاوێرکردن تێبەردان وەچی دانیشت شیری بخوات تیان بەردەدا دوای هاوێریان دەکرد ئەوزا خیچە شیری دەماوەیان نەدەماوە ئەوە تقریبا دەوری نیف سعاتێک 20 دقیق لەگە داشی بێسوەکە با برێن بەرخ کارەکە ئەوە پاش دۆشینی پاش دۆشینە چونکە بێری
ئەو ژنەی کە ئاژەڵەکەی دەدۆشت کەمەک شیری دەهێشتۆ لە گوانی و ئاژەڵەکەی لەوەی خۆراکی بێت بەڵای ژن هەبوو بە زەمیر بدێشتەوە هەبوو ئەوش ببیهینامەوە مەڕ هەبوو دایانگو خۆشدۆیە خۆشدۆ مەڕ هەبوو سردۆ بوو شیری نادا بەش بێشەکەی دێشتەوە بەڵام هەموو بە سەزمانە هەموو شیرەکەی دەبەرخەت چی ئیسیفادە داشیراکە ئەو مەڕی شیری بە زەحمەت دەدۆشتێت سردۆیە ئەوی دیکە خۆش زۆر باشە ئەگەر بمانەوێ جیسچی لەگەر مێگەڵی تێکەرکەین و نەیمژیتن دەبی بزموک بکە هیچ جیسێک دوو بابەتیە بوو پیا مەقسەد پێشەش بزنیا بوو کارەکانی خۆش دەویست بزنەکەی ئەزێر دەدا بەرام کارەکەی زێر نادا شیفکەی عیمنەی لەگوانی بزنەکەی دەکرد لەسەر پشتی گرەی دەدا ئەو کارە هیچ پێ ناکرێت شیفشی دەدا نێمە هەش بوو شیفکەکە لە چ دروست دەکرا خۆش بە زۆری پازە گوش و قماشەشی تون ینی قایم ڕێگایەکەی چۆن بوو لۆی نێمی ئەوە شیفکەی باتەواگەین نیان قیم لەسەر پشتیان دەبەست ئەو کارە نێت توانی ببژێ ڕێگای دووەم باسی بزموک کرد بزموک لە داری کەس دروست دەکرا دایان خستە دەوی کارەکەی بە زمانەوە ئایش باش پێزانخۆرەوە ئەویش بە داوەڕی سەچی لە قۆچیان دەخست لە قۆچیان ئاجار و هەموو کۆریس بەش باسی کۆریسمان کرد زۆر زەحمەت ئەوی کۆریس بوو دەبا قەفی لەسەری بکات تا ژیریان دەکرد ئەوزاوە بۆ بزموکەی مانگەک بەڵ هەتا مانگش پێوە دەبوو بەشکارەکە دەیزانی پێی نامشتێ وازیری دێنەوە دەستی بە لەوەڕی جاوشتی لەوەڕا پێش داشی دەیز حەزی دەبیژێ زۆر باشە حیوان هەندێک جار بە ڕۆژ تێر ئالیک نابی تێر لەوەڕ نابی ساحب ئاژەڵیش ناوێ ئالیکی بداتێ لە ماڵی دەبی شەوێ بی لەوەڕێنی خۆ یان ڕۆژ گەرمە تێر لەوەڕ نابی مەقسەد شەوێنی شی خوارە ئەوم لۆ باسکە بەس بە کات زۆر کەمایە ئەزدەدەین بە کوردەکەی ئێواران ئەوە بەهاران هاتەبان شی خوار و شەوین زۆری شەوین کووە ئەزە با دێمەسەری ئێوانان کە مەرد عسرەکان عسرێ داهات و مەردە دەدۆشرا لە بێریان دەدا لە پاش دەبێدانێت تقریبا وەکو ئێستا سعات دەوری 4:30 و شار داهات و مەردە دۆشرا و دەسۆ دەشتێ هەتا 1-2 ساعت پاشی ئیشەیە داهاتەوە مارێ شوانەکە ئیسراحەت دەکردانێکی خوارد 1-2 ساعت دەنووست ئەوە شی خوار کرا پیان بۆیان دەگۆ سەر ئێوارە شیوە خوار شەوێ دەوری ساعت 1-2 دیسان ڕای دەداوە بەوان دەگۆ شەوین ڕای دەداوە یعنی بەوان دەگۆ شەوین داگۆ مەڕی مارەفران کەس ڕۆی لۆ شەوینێ لۆ شەوینێ تا درەنجی شەوێ دەیلاوەڕان دوای دەیهیناوە شتێ شەوینێ ناهاتەوە ئەنا وەختی مەلابانگدانێ دنیا حیوانەکە بە سەزمانی فێر بوو لە وەختی مەلابانگدانێ خڕەبەوە دەنووس تقریبا ساعتێکی سرعی دەکرد و لە دەوری ڕۆژهەڵاتی دیشان خیتیان دەکردەوە دەستی بەداوەڕێ دەکردەوە ساعت دەوری عادەداهێنەوەمەێ هەر شەوین و شی خوارمان هەیە شی خوار شەو لەوەڕ چییە هەرەوە زۆر باشە بەس لەبێدە شی خوار پێشەشی بوو شەوین وەدانی بەخۆی هۆ جوانە ئەدی شەو بە شەو شەو بە شێو کووە شەو بە شەو دەدید ئەو بناری سەفینی زیێشیان نیشان دەکرد نەداهاتەوە مەڕە بەرامدەوە لە هەمان کات دەبوو ئاو هەبەیە حیوانەکەی ئاوی بدرایە ئاوی بخواردەیە لە مارە ڕاستاحی مەڕیان ئەوەی دەچوو خواردن و ئاویان خواردن و خواردنەوەیان دەبێت بۆ شوانەکەی شەوێ دەمانەوە ئەی شەوین دەکرا نەداهاتەوە ئەو مەڕە میشێنجار و مانگە 6 مانگ دەماوە لەو ئاخارێ ئەو جار وێ لە وەختی لەوەڕێ نایباتەوە ماڵێ نایباتەوە ئاوەدانی و ناو ئاوەدانی لە شوێنێک پشووی بە ئاژەڵەکاندان ئەوێ پێی دەگوترێ هەوێز ئەوە هەوێزی پێ دەگوترێ لە مەنتیقەی ئەو بەری پەچی پێدەنێ پەچ هەندێک لە وەرزی شەیە کە ئاژەڵ پێویستی بە خوێی زیاتر هەیە خوێی لەو لە سەبەردوشتی ڕوو دەکەن پێرێن خوێ ڕز ئەجا خوێ ڕزە یان ئەمە دەری خێ دەدا بەهاران چیان دەکرد لەسەر گردەکە شتی وها جیای سەر هەبوو سەر لەسەر جیای سەرەکەی ڕویان دەکرد مەڕدەی خوادیان ئەو دەنە جێ ڕاقێن بەردوبایان نویان ڕوو دەکرد ئەوە مام محەممەد دەست خۆشبی زۆر بەخێر بێ دڵخۆشم کاتمان نەما دڵخۆشم بەخێر دەست خۆش بێ هیوادارم بەرنامەکە سەرکەوتی زۆر سپاس ڕێز و خۆشەویستی عەزەدین و دلێر بۆ ئێوە تا ئەڵلقەیەکی دیکەی زمانێمە خوا ئاگاداری هەموو لایەک بێ